ئێمە لە یەکەم ڕۆژی خۆپیشاندەرەکان و لە ناو هاوڵاتیان و هەمدەم هاو پشتیوانی هەمووی خەمخۆری هەمووی چونکە وەک ئەوان ئێمەش سەملێکراوین ئێمە و کارمەندانەی وەزارەتی ناخۆی سەر بە پاسەوانی سلێمانی کە لە سێ هەفتامان لێ بڕاوە ئەوان لەسەر سا 50 و لە سا 23 هاتوونە سەر جادە داوای مافەڕاوەکانی خۆیان نەکەین ئەی ئێمە چۆن جۆر ئەدنەکەی نینە ئێرە زۆر با بڵێم بەوە خۆشحاڵم کە من خۆمە بینمەوە لە نێو ئاپەڕە لە نێو مەدرسەی خەڵکە من دایما هەمیشە لەگەڵ بە کوردی ئەدوێن مانش بە کوردی ئەدوێن بەڵام دەسەڵاتی زوڵم زاڵم دەسەڵاتی زام کە ئاستەمەکە لەو میلەتە 27 ساڵە 27 ساڵی کەش بیکە ئەگەر ڕێبین 27 کەش بیکە هەروە دەرەچێت و لەوە خراپتریشمان بێکات چیتر نابێ قبوڵی بکەین ئەوانەی شەهیدان کردیان ئەیکوا کە سوکارەکانیان بۆ نانە ئێرە زیندانە سیاسیەکان کە مەندامانی سەنگەر ئێوە کردان پێش بە گەدێرینەکان ئێوە کردان بەڵام مافیاکان زک و ڕووجی فامپەر بوون پێی ئێوە بۆ نانە ئێرە دای مافەکانی خۆتان کەشان بەشان ئێمە